پاش نەبوونی پاڵەوانێتی لە چەند ساڵی ڕابردوو بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی پاڵەوانێتیکی مەلەوانی بۆ یانەکانی سلێمانی و دەوروبەری بە بەشداری چەند یاریزانێکی شاری کەرکووک ئەنجامدا کە زیاتر لە 6 یاریزان لە 12 یاری جۆراوجۆر بەشداریان کرد. پاڵەوانێتی مەلەوانی یانەکانی سلێمانی و دەوروبەری بە سەرپەرشتی ناوەندی وەرزش و لاوانی سلێمانی ئەنجام درا. پاڵەوانێتەکە کابەشێکی زۆر لایەنە و ناوەندەکانی سلێمانی و دەوروبەری و شاری کەرکووک بەشداریان تێدا کردبوو بۆ 12 یاری جیاواز ئەنجام درا کە نزیکەی 6 یاریزان ڕکابەریان لەسەر بردنەوەی خەڵاتەکان دەکرد. بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانیەوە ئەنجام دراوە بە هاوکاری کۆمەڵێ هاوڕێ و دۆست و خۆشەویستی وەرزشەوان و مەلەوان ئامانج لە ئەنجامدانیان پاڵەوانێتیە بۆ هاندان و تەشجیعکردنی گەنجان و لاوانی خۆشەویستی شاری سلێمانی و دەوروبەرێتی ئەوانەی کە بەشدار بوون لەم پاڵەوانێتیە زۆربەی ناوەندە وەرزشی و یانە وەرزشیەکانی سنووری پارێزگای سلێمانی و قەزا و ناحەکانی سنووری پارێزگای سلێمانی تیا بەشدار بوون لە هەمان کاتیشە مەلەوانان یاخود وەرزشەوانانی شاری کەرکووکی خۆشەویستی شتەیە بەشدارە ئامانجمان هاندانیانە ئامانجمان پەرەپێدانی توانەکانی گەنجان و لاوانە بە خۆشبەختانەش کۆمەڵێک یان با بڵێن ڕێژێکی زۆر تیا بەشدار بوو کار چەنە ئێمە پێشبینیمانە کرد کە ڕەنگە بەداخەوە ئەم بارودۆخەی چەند ڕۆژێکە کوردستان و بەتایبەت سنووری پارێزای سلێمانی گرتوێتەوە ڕەنگە پێمان وابێ کە کەمتر بەشداریان کردە بەڵام خۆشبەختانە نزیکی 6 یاریزان تیا بەشدار بۆ کەوە جێی دڵخۆشیە هیوادارین هەمویان سەرکەوتوو بن بەڵێنیان پێدەین ئەوەی پێمان بکرێ لە بواری وەرزش و سەرجەم بوارەکانی ترە خزمەت بە لاوانی خۆشەویستی ئەم سنوورە بکەین. بێگومان هەموو هەڵ و ماندووبوونێک بەرهەمەکەشی هەیە ئەمڕۆ هەستەکەم بەرهەمەکەیم تۆسێک چنیوەتەوە تۆسە دەستی جەماعەت خۆش بێ لەگەڵەوەی کە هاوکاری ناکرێن بەس ئەشتوان خۆیان ڕاگەرن بە تایبەتی شەخسی مامۆستا بەرەم و ئەم دەریبانەی کەش دیارە ئەمڕۆ پاڵەوانێتیشی گەورە لە شاری سلێمانی کرایەوە ئەم پاڵەوانێتیە کێبڕچێکی زۆری تیابوو بۆ یانەکانی کەرکووک و سلێمانی و سەیسایەق و کۆمەڵەیانی زۆر لە بەشدار بوون یاریەکان تاکو و چوار ئاستەکە هەمووی تیابوو ئاستی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەشتوان و زایدەن بێچۆشێریش سەرجەم یاریەکان بە سەرکەوتووی کۆتایی هاو و هیوادارم کە شێوەی ئەم پاڵەوانێتە زۆر پەرەی بێ بدرێ هەروەها ئێمە کۆمەڵ یاریزانی زۆر باشمانەیە کە توانن کێبڕچەی یانەکانی ئەوروپا و دووەلی عەرەبی بکەن. پاڵەوانێتەکە ئاسێکی بەرزی بۆ یاریزانان بە خۆ بینی و لە 25 مەتری باسکەمەلەی کوڕان ئەحمەد ئاواد لایانی سلێمانی پلەی یەکەمیە ناو لە 25 مەتری بێچۆشێرانیش یەکەم ژیانەوە دلێر و دووەم دیدار هیوا و سێم ئاریا نزار بوو. لە 50 مەتری تازە پێگەشتوانی کوڕانیش عەبدوڵڵا هیوا لە کەرکووک پلەی یەکەمی دەستەبەر کرد. لە 25 مەتری پشتەمەلەی منداڵانیش ئاریا نزار لایانی سلێمانی پلەی یەکەمیە ناو لە 50 مەتری مەلەی ئازادی لاوانی کوڕانیش مانی هەردی لایانی سەی سادق پلەی یەکەمی بردەوە. لە 50 مەتری سنگە مەلەی تازە پێگەشتوانیش ڕێنما ڕەزا لایانی سلێمانی پلەی یەکەمی دەستەبەر کرد و سەرهەنگ سامی لایانی تەقتەقیش پلەی یەکەمی 50 مەتری مەلەی ئازادی کوڕانی دەستەبەر کرد. لە 50 مەتری مەلەی ئازادی پێشکەوتوانیش دانی هیوا لایانی تەقتەق جارێکی دیکە پلەی یەکەمی دەستەبەر کرد. دواتر لە 100 مەتری مەلەی ئازادی پێشکەوتوان ئەحمەد ئەکرەم لایانی سلێمانی پلەی یەکەمیە ناو لە 50 مەتری سنگە مەلەی پێشکەوتوانیش فەرمی عومەر لایانی سەی سادق پلەی یەکەمیە ناو لە 25 مەتری پەپولەی مەلەی پێشکەوتوانیش فەرمی عومەر جارێکی دیکە لایانی سەی سادق بۆ براوەی پاڵەوانێتیەکە.